لە ساڕۆژی کارەساتی کیمیابارانی هەڵەبجەدا ئێمە وەک کۆمەڵی وێنەگران لقی هەڵەبجە ئەمساڵ ئەستاین بە کردنەوەی پێشانگایەک بۆ فۆتۆگرافەرانی سنووری پارێزگای هەڵەبجە. ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ئێمە لەم ئەم وێنانەمان هەڵبژار کە جوانی هەڵەبجە نیشانەدەن، بە تایبەتی جوانی سروشتی پارێزگای هەڵەبجە. طبعا هەموو شارێک سروشتی خۆیە، ئێمەش حەزمان کرد سروشتی شارەکەمان کە چەندین سەیرانگای جوانمان هەیە کە تا ئێستا خەڵک سەردانی نەکردو یان نەیبینیەوە. ئێمە هەوڵمان داوە لە ڕێگەی وێنەکانمانەوە ئەم سروشتە جوانەی هەڵەبجەم سەیرانگانی کە لەلایەن زۆر کەسەوە تا ئێستا نەبینراوە بۆ فۆتۆکانمان پیشانی خەڵکی بین کە ئەم شوێنانەشی ئێمە تەنها هەورامانمانێ چووکە هەورامان ئێستا زیاتر ناسراوە لای خەڵک چەندی شوێنی ترمانێ وەکو نەوڕۆڵی وەکو شوێنەکانی تر وەکو چاوک ئەوڵمان داوە لە ڕێگەی فۆتۆکانمانەوە پیشانی خەڵکی بین و ئاشنایان کردێ. ئەمڕۆ بۆ زیندووکردنی یادی کیمیابارانی شاری هەڵەبجەی شەهید لە پێش کلێسای ماریۆسف لە عەنکاوە بە ئامادەبوونی مەترانە بەڕێزەکان و سەرۆکی پارتە سیاسیەکانی کلدانی سریانی ئاشووری و بەڕێوەبەرەکانی گشت دام و دەستگای حکومی لە سنووری عەنکاوە هەروەها گشت ترێک خراوەکانی کۆمەلگای مەدەنی کۆبوونەوە. نذكر كل القوميات في كردستان بما جرى في ذلك اليوم العصيب وكم هو ذلك الجرح العميق. والحقيقة يعني كانت قد رفضت كل الإنسانية هذا العمل التعصبي الشوفيني. ئەمڕۆ شانزەی سێ ئەو ڕۆژەیە کە جینۆسایدێکی گەورە کرا بەرامبەر گەلی کورد بە تایبەتی شاری هەڵەبجە ستم زۆرێکی زیاری دەکرا 5,000 شەهیدمان هەیە لە هەڵەبجە. هیوادارین ئەم ڕۆژە پەیامێک بێ بۆ بەرزانی بۆ حکوومەتی هەرێم کە ئیتر لە هەڵەبجە ئاواداگرێتەوە قسمەت بە گەنجانی هەڵەبجە بکرێ هەری کار بۆ گەنجان بەڕەخسێنرێ. دەستپێکی یەکەم ساڵی ڕاپەڕینەوە هەموو ساڵێک لەم شوێنەیە لە بەدەی سەرا هونەرمەندانی میلی خۆبەخشانە بەبێ هیچ دەرخستە و بەبێ ئەوەی هیچ کەس ویلایەنێک لە پشتێمەوە بێ خۆمان خۆبەخشانەوەکو و هەستکردن بە بەرپرسیارەتێکی مێژووی بەرامبەری سێ ساڵ لەمەوبەر شارێک لەو شارانەی کە هیچ کات دەنجی حەقی ئازادی و پێکەوە ژیانی لێ نەبراوە بە چەکێکی قەدەغە کرا و بە درەندەترین شێواز قەتڵ و عام کرا. ئەمڕۆ ئێمە لە پەرلەمانی عێراق وەکو ئەرکێکی نیشتیمانی سەرخۆمان هەستاین بە ڕێخستنی ئەم بیرەوەریە و ئەم ڕاوەستانە. ئەم کارەساتە پێویستەوامان لێ بکە هەمومان هەموو پێکاتەکانی عێراق کار بکەین بۆ ئەوەی ئەم کارەساتانە دووبارە نەبێتەوە چ لە کوردستان چ لە باقی شوێنەکانی دیکەی عێراقدا. ئەم کارەساتەی بەسەر شاری هەڵەبجەدا هاتووە ئەبێ هیچ کات لە یاد نەکرێ و هەمیشە بە بەرزی یاد بکرێتەوە. ئێمە بە پێویستمان زانیکەوە ئەمڕۆ لەژێر قوبەی پەرلەمانە لە ناو پەرلەمانی عێراقدا ئەم یادە بکەینەوە و هەروە ئەم پێشەنگا فۆتۆگرافیە بۆی ئازارەکانی ئەو کاتوە ئەو تاوانە گەورەی کە بەسەر ملەتەکەماندا هاتووە بیگەینی.